دیارە بە ئامانجکردنی پێشەنگانی کورد و شێتکردنی ئەو کەسانە کە ڕنگدانەوەی بیر و هزرێکن ئەوەمان پێ دەڵێ کە قۆناغی خەباتی نەتەوایەتی کوردمان لە قۆناغێکە کە گەشتووەتە ئاستێ کە دوژمنانی تۆقاندووە بە ئامانجکردنی کەسێکی وەک شەید جاویدان و شەید مامزەکی شنگالی و شەید دیاری و شەید فەرهاد ئەمانە پێمانەڵێن کە ئەم قۆناغێکە کە تەجاوزی قۆناغی خەباتی کلاسیکی کردووە ئەمانە بە ئامانجکردنیان تەنها لە کەسایەتی ئەوانانیە بەڵکو ئامانجی پرۆژەیەکە کە پرۆژەی کۆنفدرالیزمی دیموکراتە و لە ڕێگەی لێدانی ئەم پرۆژەوە ئەوان دەیانەوێت پرۆژە و ئەجندای مۆدێرنەتەی سەرمایهداری بەسەرخەن لە بەرامبەری هەڵگرانی ئەم کەسانەمانەی کە شەید بوون خاوەنی بیر و ڕوئایەکی تازەن کە بریتە لە فەلسەفەی کۆنفدرالیزمی دیموکراتی و پێکەوە ژیانی گەلان و هەر هەنگاوێک بەرەو پێکەوە ژیانی گەلان لە ناوچەکە دەبێتە هۆی سەقامگیری ئاشتی و ئاسایشی نێوان گەلانی ناوچەکە و ئەمە ڕاستەوخۆ کاریگەری دەبێت لەسەر تێکشکانی ئەو پرۆژە سیستەمکاریانەی کە لە ناوەڕۆکی دەوڵەت نەتەوە سیستەمی ویستبالیا لە ناوچەکەی ئێمە بەرجەستەیان کردووە کەواتە ئەکرێ بڵێن سەرکەوتنی بیر و هزری ئەو شەیدانەمان سەرکەوتنی پرۆژەیەکە کە پرۆژەی تێکشکانی دەوڵەت نەتەوەی کلاسیکە و هێنانەدی جۆرێک لە سەقامگیریە هەر لەبەر ئەوە گرنگە کە وەکو گەلی کورد بیر لەوە بکەینەوەکە ئەو ئامانجکردانە ئامانجگرتنی هەموو نەتەوەی کوردەوە هەموو گەلانی پێشکەوت و خواز و ئازادی خوازە لە ناوچەکە بۆیە گرنگە پەرە بە پەیوەندیەکانی هێزە نیشتیمانیەکان بگرێت و پەرە بە یەکێتی نەتەوەی بدرێت و تەواوی لایەنە سیاسەکان گرنگە ئاماژە بۆ بکەین کە هەنگاوێک بەرەو دروستبوونی یەکێتی نەتەوەی بە شێوەیەکی کردداری تەنها وەڵامدانوێکە بۆ پەکخستنی ئەو پلانگێڕانەی کە ئێستا دەوڵەتانی زلهێز بە تایبەتی ناتۆ و لەگەڵ دەوڵەتی تورکیا هەماهەنگیان کردووە چەندین پلانی سوودشی و تاران و کۆبوونەوەکانی تریان ئەمەمان پێ دەڵێت جارێکی دەوڵەتانی هەر چوار پارچەی کوردستان وەکو ساڵانی هەشتا و نەوەتەکان بەیەکەوە ئامانجگیریان کردووە بۆی کە گەلی کورد بکەنە ئامانج چونکە دەزانن قۆناغێکی نوێ سەرەڵدانێکی نوێ بیرێکی نوێ ڕوانینێکی نوێ بۆ چارەسەری کێشەی گەلی کورد و گەلانی ناوچەکە لە ئارایە بۆیە شەیدکردنی ئەم پێشەنگانە شەیدکردنی تەواوی پرۆژەی ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە.